لایەنگرانی ترامپ بەردەوام بوون لە هەندانی کاندیدەکەیان لە دەرەوەی تاوەری ترامپ لە نیویۆرک ڕۆژێک دوای ئەوەی سەرۆکی پێشوو تاوانبار کرا بە 34 تاوانی سەختەکردنی تۆمارە بازرگانیەکان لە پلانێکدا بۆ کاریگەری نایاسایی لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانی ساڵی 2016 لە گەڕەکی چەلسی شارەکە دەنگدەر نیکۆلاس وارنەر دەڵێت سزاکە مەترسیدار بووە و وڵاتەکە پێویستی بە خولی دووەمی ترامپ هەیە. کاتێک 4 ساڵ لەم پۆستەکەیدا بوو هاوشەوەی ئەوەی ئێستا ڕوودەدات ئەوەمان نەبوو شەڕ و هەموو شتێکی تر وەکە ئابووری و هەڵەوسان بۆیە پێم خۆشە بگەڕێتەوە و تەنها وەک بازرگانێک سەرپەرشتی کاروبارەکان بکات. ئارکادی لاپیدۆس دەنگدەری مەریلاند دەڵێت ئیدعای ترامپ کە دادگایکردنەکەی ساختە بووە نەبۆ پارتی کۆماریەکانی و نەبۆ وڵاتەکەش باش نییە. هیچ شتێک نابێت تام پارتە وازە ترامپ نەهێنێت و بڵێت ئێمە باوەڕمان بە هەڵبژاردن و بە دادگاکان هەیە ئێمە باوەڕمان بە دەستەی سوێنخۆران هەیە کە بڕیار بدەن چونکە ئەوان هاوڵاتی ئێمن تا ئەو کاتەی پارتەکە بەها ئەمریشەکان وەک ئەوەی من دەیبینم لە ئامێز نەگرێت من جارێکی دیکە دەنگ بە کۆماریەکان نادەم. دەنگدەر مارگرێت بارنز دەڵێت تەنانەت بە سزای تاوانکاریشەوە ترامپ لە جۆ بایدن باوەڕپێکراوترە. بایدن وام لێ دەکات دواربی بکەمەوە کە ساختەیە و تەنها کەسێکی خاوەنەستی ساختەیە. وا چیرۆکەکان دەگێڕێتەوە وەک بڵێ ئەو پیاوێکی پیری باش بێت لە کاتێکدا دەزانێت کە ساختەیە. باوەڕم پێی نییە ئەمە ناپاکیە و ترامپ ئەو باوەڕپێکرا و سەرنجڕاکێشە هەرچەنە ئەوەی دەیڵێت دەکرێت هەست بریندارکە بێت بەڵام زۆر زیاتر باوەڕم پێی هەیە. لۆدا گڵۆندیخ دەنگدەری کۆلۆرادۆ دەڵێت تاوانبارکردنی ترامپ شایستەیەتی هیوادارە زیان بە هەڵمەتی هەڵبژاردنەکەی بگەێنێت. ئەو شێوازەی باسی ژنان دەکات و هەڵسوکەوت لەگەڵ وڵاتانی تردا دەکات و باسی کۆچبەری نایاسایی دەکات وەکە خۆی هاوسەرگیری لەگەڵ کۆچبەرێک کردووە هەموو ئەمانەوە دەکات بڵێم بەڵێ من وا بیر دەکەمەوە ماوەیەکی زۆرە ئەو هەستەی هەبووە. کیت دەیتۆن دەنگدەری نیڤادا دەڵێت بڕیارەکە هیچ کاریگەریەکی لەسەر دەنجی ئەو نییە. من هەر دەنگ بە ترامپ دەدەم. پێم وایە هەموو ئەم شتە گاڵتەچاری بووە. شەرمەزارم بۆ وڵاتەکەمان. ئەلبەتە بانکێش ناکەم بۆ بیرە خواردنەوە یان لەگەڵیدا ناڕۆمە مەیخانە. بەڵام لێرەدا مەبەستەکە ئەوە نییە. جێفری نەسبێت کە دەنگدەرە دەڵێت لە ویلایەتی گرنگی پەنسیلڤانیا ڕەنگە ئەو بڕیارە لایەنگرانی ترامپ بەهێز بکات. پێم وایە زۆر کاریگەرتر دەبێت بۆ هاوڵاتیانی ئەمریکا ئەو بزوتنەوەکەی لە سندوقی دەنگنا شکست پێبهێنە. پێم وایە ئەگەرێکی زۆر هەیە کە ئەم بڕیارە بزوتنەوەکەی هەم بدات بۆ ئەوەی زیاتر بچنە سندوقی دەنگدان و بە شێوەیەکی شایەنگێزارانتر ڕەفتار بکەن لە ئەم هەڵبژاردنەی داهاتوودا. بە پێی راپرسیەکی ڕۆیتەرز و ئیپسۆس لە سەدا 90 کۆماریەکانی تۆمارکراو هێشتا پشتگیری لە ترامپ دەکەن. ئەو لەدا لە سەتایەی لە کۆماریەکان ماوەتەوە ئێستا کەمتر پێدەچێت دەنگ بە ترامپ بدەن. ئەمەش بۆی هەیە جیاوازی دروست بکات لە هەڵبژاردنەکی لەیەکەوە نێزیک کە هەردوو کاندیدەکە پێویستە بنکەکانیان بپارێزن و دەنگدەرانی سربەخۆ بەدەست بهێنن. بۆ راپۆرتی سکات ستێرنز حەیدەر کەریم دەنجی ئەمریکا.